کەس زادەی نەکاتەوە. لەسەر ئەمە ناتوانانی بنێمە خۆپشاندانمان کرد بەس ئەمە دەتوانین بلێمانمان گرتێت توش داوایەکی ڕسمیمان کردێ داوای حەقی خۆشمان کردێ ئەمە شوفێرانی هێلی هەولێر بەغدا ئەمە 184 سارەی گچکەینە 450 سارەی جمسیەکانن گەورەکان ئەمە داواکاریمە ئەوەیە دەمانەوێتن بازگەیەک بۆمان دابنێت بۆ ئەو سارانە کە سارەی تایبەتن کە هێلیان نییە بە کەیف خۆیان دێنە ژوورەوە دەڕۆن کەس سیان لەگە ناکەم حەزمەکە کەوا شوفێری من هەیە دەڕاتە بەغدا کەمە هێلی ڕسمیمان هەیە پاکانەی دێن هەموو ساڵێ ڕسوماتی دەین و پارەی نخابەی دێن پارەی گواستنەوەی دێن ئەمە حەز دەکەین بازگەیەکمان بۆ بندرێتن کەمە ئەو سارانی خۆمان بە ئیساعات هاتووی بکەین کە نەکە بچنە بەغدای چارشۆ بنێنەوە سارەی تایبەت بە کەیف خۆیان دێنە ژوور دێن لێرانش بەڕێیان دەکەن ئەمە داوای ئەوەمان کردێ بازگەیەکمان بۆ دامبرێن بۆ ئەو برا شوفێرانە ئەو هەژارانە کە دەستنە بەغدای سێش و چارشۆ نەمێنەوە ئەوە داواکاری یەکەمە دووش ئەو مەکتەبانە یعنی هیچ معنی نییە ئەو هێلی ڕسمیمان هەیە مەلێن گەراجەشی ڕسمی هەیە حکومت پارەی وەردەگریتن مەکاتیبی دەکەنەوە ئەم مەکات بەش دەکەنەوە فێریان کردنە سیارەی تەکسیەکانی ئەو داخلی دەڕۆن نەفەریانەوە دەبن 5,000 وەردەگرن کە کابرا سایەک تەقسیبیتن بڕوان نەفەری بات 5,000 وەرگتن کابرا مەجبوریە نەفەری بینتە گەراجی ئەزەمە داواکاری نە حکومەتی هەرێمی کوردستان بەگەژە برا شوفێرە هەژاران دابستەوە ئەو داواکاری ئێمە جێبەجێ بکات داوای بازگەیەکمان کردێنەوەمان دابنێتن بۆ سیاران تایبەتن کە هاتووی نەکەن بەس سیارەکانی هێلی ڕسمیان هەیە لەو ڕێگای هاتوو بکەن ئەو مەکات ماشان لۆ قەپات بکرێتن ئەوە داواکاری مەکات بەکەمان لۆ قەپات بکرێتن داواکاریمان کردی ئەوەتە بە نووسراویش ڕسمی ئەمن وەک بەرپرسی هێلی هەولێر بەغدا قسەی دەکەم ئەوە موافقەی کاک عەبدولخالق مدیر عامە کە بۆمان کرد بازگەی دابنێن ئەوە لیواهێرشە موافقەی کردی ئەو تەوقەی وێ بازوزان ئەو تەوقەی لیواهێرشیە داوای ئەومان کردیە ئەوە دیوار ڕزگار کە ئەم حتا ئێستا کەسێک لە بۆمە بازگەی داننایە داواکاریمەوە دەمانەیە بازگەکمان لۆ دامدرێتن بۆ ئەو برا شوفێرانە هەژارانە کە وەرەچن لەو بەغدای لەو زوڵفەی لەنا ئەو گەراجێ دەنون بۆ گەیندەم قوربەسەران پاریان نانی بخۆن دەبنێنەوە سێشە چارشە دەبنێ سارێ خش بەکەی خوانە پێش دەرکەی گەراجبارگ ئەگەر یاران حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی نظامینە هەموو قانون هەیە ئەمە دەمانێت ئەو قانونمان لۆ تەطبیق بکرێتن بازگەیەکی فەرمیەمان بۆ دامنێ بۆ ئەو شوفێرانە کە سەرپێچی دەکەن سارەی تایبەتیان هاتووی نەکەن ئەوە داواکاریمەیە